زەکاتمان داوە سوپاسی خوا بکەین. ئەگەر زەکاتمان ناوە زەکاتەکانمان بە جوانی بە چاکی بدەین ئیماندارن. لە دوای زەکات ڕانەوەستین سەدەقەی خۆمانش بکەین کە سەدەقەی چاک و باش بکەین ئیماندارن. چونکە زەکات یەکێکە لە صیفاتی مؤمن. لە سوورەتی مؤمنە چەند خاڵێکی دانەوە خوای پەروەردگار قەد ئەفلەح المؤمنون، سەرفرازە بن ئیمانداران کێن؟ یەکێ لەو صیفەتانە والذین هم للزەکاة فاعلون، یەکێ لەوانە کە زەکاتەکانیان بە جوانی دەن. هەر کەسێ زەکاتی بە جوانی دا ئەوە نیشانەی ئیماندارە. تەواو خوای پەروەردگارە فەرمێ پێمان، چونکە زەکات حەقێکی خوایە لەسەر تۆ و بیدەیتە هەژار و نەدارەکە. چونکە ئەگەر نەتدا و جێگای خۆی نەگرت خوای گەورە محاسەبەت لێیەکە. و خوای پەروەردگار پێی خۆشە کە ئەو زەکاتە چاکە و باشە ئەدەی، چونکە ئەوە خەیرێکی باشە. فەرمێ خوای پەروەردگار لە قورئانە بۆ ئێوە لەن تەنالوا البر حتى تنفقوا مما تحبون ومما تنفقون من شيء. چونکە پارە خۆشەویستە ئیمانداران لە دڵە. تۆ ئەم پارەش دەرەکەی لەبەر ڕەزامەندی خوای دەی. خوای گەورە فەرمی ئەوانە وا لاتان خۆشەویستە ئەگەر داتان لەبەر خوا، ئەوە نیشانەی ئەوەیە کە تۆ ئیماندار و کەسێکی چاک و باشی. ئەگەر وابوو یەکێ لە پیاوە چاکەکانە فەرمێ دوعایەکی کرد بە کۆڵ پیاو چاکان، ئەڵێ خودایە خوای گەورە ئەی پەروەردگارە من داوات لێ دەکەم کە ڕەحمم پێ بکەی و بەزەیت پێما بێت و ئەوە بێ ئەگەر لێم خۆشوی هەر داوات لێکم، ئەگەر لێمش خۆش نەبی هەر داوات لێکم ئەی پەروەردگار. چکە ئێمە گرنگەوەیە ئەم مەدرسە مانگی ڕەمەزان کە مەدرسەیە بتوانین لە مانگی ڕەمەزانە خوای پەروەردگار جەلە جەلالو و ڕازی کەین لە خۆمان. چونکە ئەگەر وانە بوو بەری ئەو ئایەتە ئەکەوین کە بەیانیان و یاوەران ئەو ماڵە ئەبێتە مارێک ئەدا پێێتەوە بەپشتەوە و بەزکتەوە کە زەکاتە و دوای لێ ئەپرسی ئەی مار تۆ کێی؟ ئەڵێ ئەو ماڵەکەتم وا حەجزمت کردبوو، خوا ئێستا منی ئەمریدا کون فەیەکون بمە ئەم مارە لەناو قەبرەکانەیە لە میسراحەت کەی ئەزیەتت دەم. ئەگەڵ منت ببەخشتایە ئێستا ئەبوومە ڕەحمەت بۆت. بۆیە منت گیر داوە ئەوە عەزابی خوایە بۆ تۆ کە لە قیامەتە.